لا یارەکانی خۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیادا و لە دەوحەی پایتەختی قەتەر یانی شۆرتەی تاکە نوێنەری عێراق لە پاڵەوانێتەکە لە کۆتایەری خۆی لەم خۆناغەدا ڕوبەڕۆی استقلال تارانی ئێرانی بووەوە. شۆرتا لەسەر ئەرگای زانکۆی قەتەر دوایین یەکەی مەشقی ئەنجامدا بۆ یارەکە بە ئامادەبوونی تەواوی یاریزانانی جگەل لە محەممەد قاسم کالاری بەرامبەر ئەهلی تووشی پێکان هاتوو یاریگای جێشتوو ناتوانێت بەرامبەر استقلال یاری بکات. علی یوسفیش بەوەی پێکان لە بەسەرەکانی ئەژنۆی نەشتەرگەری لە دەوحە بۆ ئەنجامدرا و ناتوانێت بەشدار بێت. یاریزانی پیشەگەری نێجیریشەوە ساگۆنە لە دەرەوەی لیست یاریزانانی بەشدار بوو یارەکەیە بۆی درەنگ وەرگرتنی دەستبەرداربوونی لە پێرسپۆلیسی ئێرانی. بەڵام عەلا ماویە سەرێتیپەکە و یاریزانی باڵی بەرگری دەگەڕێتەوە یاریکردن دوای ئەوەی بەرامبەر ئەهلی لە یاریەکەم بە کارتی سوور کرا بۆ دەرەوە. لە کۆنگرەی ڕۆژناوانی پێشیارەکە عەبدولغەنی شاد ڕاینەریانی شۆرتە ڕایگەیاند دوورکەوتنەوەمان لە ڕکابەری سەرکەوتن یەکلاکردنەوەی گەیشتن بە قۆناغی داهاتوو ئامانجمانە. عەلا ماوی یاریزانێکی گرنگمانە بەڵام یاری بە کۆمەڵ ئەنجام دەدەین ئەوە فەلسەفەی ئێمەیە و محەممەد قاسم یاریزانێکی لە هاتووە بەڵام هاوڕەکانیشی هیچیان لاو کەمتر نییە. سەرنجەکانی ڕاینەری استقلال پەیوەندی بەخۆی هەیە بەڵام ئێمە زانیاری باشمان لەسەر تیپەکەی هەیە. خەزر عەلی یاریزانی شۆرتەش ڕایگەیاند ئامادەین بۆ ئەنجامێکی باش سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو ورەی دەرونی تیپەکە یەکجار بەرزە و قوربانی دەدەین بۆ دەستەبەرکردنی بلیتێکی قۆناغی شانزە.